دەستپێکردنی قۆناغێکی تازەی سیاسی لە هەرێمی کوردستان و پشتیوانی کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ نزیکبوونەوەی هەرێم و بەغدا و هەوڵەکان بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوانیان بەڕای چاودێرێکی سیاسی مافە دەستوریەکانی کورد بۆ گفتوگۆکردن لەگەڵ بەغدا پشتیوانێکی بەهێز دەبێت بۆ هەرێم. دەکرێت هەرێمی کوردستان لە چوارچێوەی مافە دەستوری یاسایەکانی و ئەوەی کە لە دەستوری ساڵی 2005 قەراری لێدراوەکو ببێتە پشتیوانێکی زۆر بەهێز بۆ گفتوگۆ لەگەڵ حکوومەتی بەغدا و بتوانین سوود لەو مادە دەستوریانەوە بگرین کە لەگەڵ حکوومەتی بەغدا ئیشانە سەرکەین. چونکە دڵنیام لەوەی کە کۆمەلگای نێودەوڵەتی زیاتر پشتوپەنای مافە دەستوری یاسایەکانی ئێمەیە لە چوارچێوەی ئەو دەستورەدا کە لە عێراقیشی یەکگرتوودا ئەوەی کە دوو کۆڵی دەکەن و ئەو بەیاننامەی ئەمریکاش کاریگەری خۆی دەبێت لەسەر ڕەوتی گفتوگۆ ڕووداوەکان لەگەڵ حکوومەتی بەغدا. مامۆستایەکی زانکۆ دەڵێت بەر لە دەستپێکردنی گفتوگۆی نێوان هەرێم و بەغدا پێویستە کورد ناوماڵی خۆی ڕێک بخات و کۆدەنجی نیشتیمانی دروست بکات و بە پاکەجێکی دیبلۆماسی و سیاسی و نیشتیمانی بچێتەوە بەغدا. پێویستە کورد لە ناو ماڵی خۆی ڕێکخا کۆدەنگێکی نیشتیمانی دروستکەوە بە پاکێجێکی دیبلۆماسی سیاسی نیشتیمانی بچێتە بەغدا و مامەڵە بکە و ئەندام پەرلەمانانی کورد لە بەغدا بەشداری پێ بکات لە دانوستانە سیاسەکان لە بەغدا و جگەلەوە پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتی چاودێری ئەو دانوستان و ئەو کۆبوونەوە و ئەو ڕێکەوتنانە بکات کە لەگە بەغدا دەکرێت. لە دوای ئەنجامدانی ڕێفراندۆم پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا ئاڵۆزێکی زۆری بەخۆیەوە بینی و لە ئێستاشدا دوای سەرکردنی ئەنجامی ڕێفراندۆم کۆمەڵگەی نێودەوڵەتی پشتیوانی گفتوگۆ و دانوستان لە نێوان هەرێم و بەغدا دەکات. بەڕای چاودێرانیش ئەم قۆناغە تازەیی لە هەرێم هاتۆتە ئاراوە یارمەتی دەردەبێت بۆ گفتوگۆکانی لەگەڵ بەغدا. توانە عومەر، کوردسات نیوز، ڕانیا.